عزیزانی کورسات مەگەزین بەردەوامە. ئێستاش تەوەرێکی دیکەی ستۆدیۆمان هەیە کە ئەویش کۆمەڵە گەنجێکی بەتوانا و لێهاتوو دەقێکی مێژووی و ئەفسانەیی ئەکەنە فلم. جا بۆ ئەم مەبەستەش بەڕێز لاوە نەوزادمان بانگەشت کردووە کە بەڕێزیان فلم سازن بۆ نێو ستۆدیۆی کورسات مەگەزین. کاگلاوە بەخێر بیت بۆ کورسات مەگەزین. دارمان باشن دروست باشن. من پێشەوەی دەست پێ بکەیت ئەزانم فلم سازیت تەواوە ئەمە شتێکە پێ بڵم دۆزای منیش ناوم لاوەیە با تۆش بیزانی بە ئەویش بیزانەیە ڕۆن برا ئەویش شۆ بووە بزەمەیش نەیبیستە ئەزای منیش ناوم لاوە ناولاوە زۆر بۆ یەکەم جار مەناوی خاتونی و بیستم بە ناوی لاوە بەڕاستە خۆشحاڵم دووبارە ئەویان کوڕە ناوی لاوێ هەر لە کورسات مەگەزینەوەیش پێشکەشکاری کورسات مەگەزینە ڕاستە زۆر باشە کەواتە کاگلاوە باسێکی ئەم دەقە مێژووی ئەفسانەیەمان بۆ بکە چۆن بۆم فکرەوە بۆ هاو سەرەتای دروستبوونی ئەم فکرەیە دوای چەندین گەڕانم لە دەقە مێژوویەکان ئێمە چەندین ئەفسانە و دەقی مێژوویمان هەیە کە پشتگوێ خوراون لەلایەن وڵاتانی ترەوە دزەی پێکراوە ئەنجام مێژووک و کۆمەڵە گەنجێک هەستاین کە دەقی کاوەی ئەفسانەی کاوە بکەینە کورتە فلیمێک بۆ ئەوەی ئەو ئەفسانەیە لە یاد نەچێت و بێبەرچاوی گەنجەکانمان بمێنێتەوە. دەستان خۆش بێت ترێلەری فیلمەکەشمان هەیە زۆر باش لەگەڵ بینەرانە پێکەوە تینەریە بین و پاشە نەگەڕێنەوە باسێک لە ناوڕۆکی فیلمەکە ئاکەین. زۆر باش فەرموو. دەستان خۆش سێبەری ژیەکانی کوردستان باسێکی ناوڕۆکی فیلمەکەمان بۆ ناوڕۆکی فیلمەکە باز لە چیرۆکی کاوی ئەفسانە ئاکات کاوی ئاسنگەر کە لەگەڵ زوحاک لە کۆندا بە شەڕ هاتووە. ئێمە ساین بە دروستکردنەوەی ئەم چیرۆکە بە دەقێکی مێژووی لە چەند سۆرسێکەوە کە ئەم فیلمەمان دروست کردوێتەوە باسی کاوی ئاسنگەر و نەوەکانی ئەەکەین لەم فیلمەتە بە باشترین شێوە و بە ینی بە شازێکی زۆر باش هەوڵی ئەومان داوە کە ئیشەکە بکەین. باشە دەقی زۆرمان هەیە با بڵێن خاوەنی زۆر چیرۆکی جوانی کوردەوارین پێم بڵێت چۆن بوو کە ئەم دەقەتان هەڵبژاردەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەم دەقە بوو دەقەتان هەڵبژ ئێمە وەکو خۆت ئەزانیت کە جەژنی نەورۆز جەژنێکی کوردیە یادی ئەم جەژنەش بەهۆی کاوی ئاسنگەرەوەیە بەڵام بێباکانە لەلایەن لەوانەیە چەند کەنجێکەوە چەند کەسانێکەوە کە نەیانزانیوە لە سەرچاوی نەورۆز لە چیەوە هاتووە ئەمە شەستاوین بەوەی کە بتوانین ئەم چیرۆکە زیندوو بکەینەوە کە بڵین نەورۆز لەمەوە هاتووە. دەقێکی مێژووی ئەفسانە دروستکردنەوەی قورسە حتمان زۆر باشە. ئاسەنگ و قورسی کارەکەتان چی بوو؟ ئاسەنگەکەی لە دروستکردنەوەی جلەکانە بوو و دیکۆرێشن و لایتینگەکانی حتمان و دۆزینەوەی لۆکیشنەکە بە تایبەتی وە جلەکانیش ئێمە زیاتر لە 12 13 جلیمان دروست کردوێتەوە کە دەقەکەی بگەڕێتەوە بۆ 2700 سال ئەکتەری تیا بووە دروستکردنەوەی 13 جل بۆ مێژوەکەی بگەڕێتەوە بۆ 2700 ساڵ بەپێی سەرچاوی ڕاست تۆزێک قورسە بە خۆشحاڵیەوە لە کارگەی کللتور پەیمانگە یۆنە یارمەتیان ناوین کاتێکی کەمیشمان لە بەردەستا بوو ئەوان جلەکانیان بۆ دوورین و وەکو شوێن چیتان کرد وەکو شوێن لۆکیشنێک بۆ کارێکی بۆ جۆرە مێژووی و ئەفسانەی گرانەوە حتمان بۆ لۆکیشنەکان ئێمە کە لۆکیشنەکانمان داانە هەوڵی ئەومانەیە کە دوور بێت لە شار یعنی بە هیچ شێوەیەکی شتێکی پێوە نەبێت وەکو شارستانیەت بۆی تا بتوانین دووربین لە بابەتی CGI و VFX من خۆم حەزەکەم هەر لە داهات و لە ئێستاشە بتوانم کەمترین CGI و کەمترین VFX بەکاربێنم بۆ ئیچەکانم تا بتوانم ڕیالیزم بێت. باشە کاگلاوە پێم بڵێت تاوەکو چەنە گرنگە کە ئەم دەقانە بکرێنە فلم و لە هەمان کاتیشە ئەتوان ئەم فیلمانە بەشداری پێ بکەن لە فستیڤاڵی جیهانیە پێم وابێت ئێستا
گەنجان هەوڵێکی زۆر ئێن بۆ ئەوی کە بتوانن فیلمەکانیان بگەێنن بە فستیڤالە جیهانی و فستیڤاڵی نوێخۆیشمان هەیە خۆت ئاگادار بیت زۆر گرنگە دروستکردنەوەی ئەم دەقانە و ئەم ئەفسانانە بۆی نەفەوتێن ئەگەر بە فیلمێکیش بێ ئەمەی گەنج بتوانین لە ئێستا و لە داهاتوە ئیشی لەسەر بکەین و کردنەوەی بۆ فستیڤاڵی دەرەوە و ناوە کە بتوانن وڵاتانی دەرەوە کە کەلتورەکەمان ببینن کە چەند بەناوبانگ و چەندێک دەوڵەمانە. یان بیرە لەوە کردوتەوە کە ئەم فیلمانە بەشداری پێ بکەیت لە فستیڤاڵە؟ حتماً ئینشاءالله. باش یەکەم کارت نییە باسێکی کارەکانی ترشمان بکە. کارەکانی ترم من زیاتر هەوڵی ئەوە ماوە کە ڕێفرەنسی فیلم بێنم لە شۆتەکانەوە بەکاری بێنم وەکو لایانی سینەماتۆگرافی فۆتۆگرافیەکان زیاتر لە ئیشەکانمە دایم کە خەڵک ئەڵێت ئیشەکانی تۆ جیاوازە بە ئیشەکانی خۆمان ناسلێمەوە ڤیژنێکی جیاوازم هەیە بۆ ئیشەکان حەزەکەم دایم ئیشەکانم تاریک بێت و با بڵێن ڕووناکی کەم بێت ئەکتەرەکە عنی لە سینێکی فیلم بچێت ڕێفرەنسەکان زیاتر لە فیلمەوە هێن دەستە خۆش بێت و کۆمەڵگەیەکی دروست کردووە. بەڵێ حتما باسی کۆمەڵگەکەشمان بکەین. کۆمینیتیە لە چی پێکاتەوە؟ زۆر باشە کۆمینیتیەکەم هەیە بە ناوی میوز کە چەند گەنجێکین لە کارگەی کلتور ئیشەکەین ئامانجی ئێمە باشکردنی سینەمای کوردیە لە ئێستا و لە داهاتووش وەک ئیشەکانمان بەلایانی ئارتە ئەڕوات زیاتر فۆکەسمان لە لایانی ئارتە و هەندێک جاریش هەندێک ئیشی کرێتیڤ ئەەکەین وەکو دروستکردنی چەند ئیشێکی کوردەواری یعنی بە کوردیەکی بیکوردیانی شتەکان زیاتر ئەگەر کلتورێکی تر بێت فیژن بێت لە دەروی وڵات ئەهێنین و لەگەڵ کلتوری کورد ئێستا چەند گرنگە بەو شێوازە ئیش لە کوردیەکەی بکەیت یان هەر کارێکت کرد باش شتێکی کوردی تیابێت. حتما بۆ ئێمە وەکو ئەوەی کە بتوانین لە ئێستا کلتورەکەمان زیاتر بە جیان بناسێنین و بتوانین دەستێکی ینی بیپارێزین کلتورەکەمان زیاتر هەوڵمان ناوە بە ڕسمێک بێت بە ڤیددیۆیەک بێت بە هەر شتێک بێت جلەکانمان تەبیعەتمان بازاڕەکەمان هەموو شوێنێکمان دەربخەین بۆ ئەوەی بتوانین ئەو کلتورەمان کە هەیە نەفەوتێت ینی وڵاتی ترزاڵ نەبێت بەسەر کلتورەکەمانە. ئەمە گرنگە. تۆ ترێلەرەکەت بڵاو کردوتەوە ئەم فیلمە ئەیکەی بەردەستە بێت بۆی کە بینەران بینەری ئەو فیلمە بن. حتما ئێستا چەندین فستیڤالەکە بەشداریم پێ کردووە قەرارە دوای لە ئەوی کە لە فستیڤالەکان تەواو بوو بیکەمە چەند وێبسایتێکی کوردیەوە بۆی بتوانین باسێکی فستیڤالەکانیشمان بۆ بکەین مەلۆستاکەوە باسەکەین بۆ هیچ ناڵێ. حتما ئێستاکو ئێستا لە سەبێنی چەند فستیڤالێکم کردو چاڕی فیدباکم چونکە تازە لە پۆست پرۆداکشن تەواو بووین ئیتر وردە ئەیگەنین بەو لێڤڵی کە ئینشاڵڵا ینی چاوەڕێی ئاستێکی باش و ڕیزڵتێکی باشم لە ئیشەکە. دەستە خۆش بێ لاوگەانی من کارەکانی تۆم بینیوە چەند کارێکی تریشەکەن حتما زۆر جوانتان هەیە ئەگەر باسێکی کارەکانی ترمان بۆ بکەیت چەند کارێکی سینەمایتان هەیە. حتما ڕاستە دروستکردنەوەی کارانەی کە تریشم لە لانی ئارت زیاتر بەکارهێنانی کەڵەرەکانە بەکارهێنانی ڤیژنێکی جیایە کە لە ناو کوردە ئێستا زۆر کەمە زیاتر هەوڵی ئەوە ماوە کە ڤیژنێکی جیاوازمان هەبێت بۆ ئێمە بۆ ئیشەکانمان وەکو لایانی ئارت ئەیبینین شتەکان ئیتر کارەکانی ئەوە لە چی پێکاتەوە؟ کارەکەمان پرۆدەکشنە زیاتر TVCە فیلم ینی شۆرت موڤیە لەگەڵ فیچەر فیلمیش لەداتوە ئینشاڵڵا. باش هەر بەم شێوازە بەردەوام بن یان پلانتان هەیە شێوازی کارکردنتان بگۆڕن؟ ئینشاءڵڵا هەر لەسەرم ینی قەرار لەسەر ئەم سایلە بەردەوام ببین بۆ ئەوی سالێکی جیاوازی خۆمان هەبێت ئێمە. لاوە بەنیازە لە داهاتووشە هەر بە هەمان شێوە دەقی کوردی بەکاربهێنێت بۆ فیلمەکانی؟ حتمان بە دڵنیاییەوە. حەز ئەەکەی ئەو دەقانکە چیرۆکی زۆر جوان و کاریگەرمان هەیە کە لەوانەیە زۆربەی خەڵکی ئاگاداری ئەو چیرۆکانە نەبن بەڵام تۆ لە ڕێگەی فیلمەکەی خۆتەوە ئەتوانیت بیگەێنیت. حتمان بۆ ئیشی دوای ئەومان قەرار لەگەڵ ئەو گەنجانێکە یارمەتیمێن و پێکەوە ئیشەکەین قەرارە بە ساڵی داهاتوو ئەفسانێکی تری هەر کوردیەکەویش زۆر باش لە یاد کراوەوە لەلایەن چەند وڵاتێکی دراوسێمانەوە بەردراوە قەرارە ئیش لەسەر ئەو ئەفسانێ بکەین هەتاکو بتوانین لە نەورۆزا بێت ئێمە شتێک پێشکەش بە خەڵک بکەین. لەوێ شێوازی نووسینی تایتڵی فیلمەکەشتان جیاوازە ڕاستە چۆن بوو بیرتانەوە کردەوە کە تایتڵەکەش شێوەیەکی جیاوازی هەبێت؟ حتما ئەگەر دقەتی و باگراوندەی پشتەوەی یابێ مارێکی تایە باشە چەند مارێکە ئەسۆڕێتەوە ئەمارە دەلال لە مارەکانی زوحاکەیات شازی ئایدەکە خۆم بۆم هاتووە ئەو ینی گرافیک و ئەو هینەی ئاخیریشی کاکە دۆسیار کردوێتی.
دەست خۆش بێت بژیت چ شتێکت هەیە کە بتەوێت باسی بکەیت باسمان نەکرد بێ وەکو ئەوەی کە باسمان نەکرد بێت جارێکی ترجەخت بخینەوە سەری هیوادارم ئەم گەنجی کورد کە لە ینی لە هەر لایەنێک ئیشەکەن لە بواری ئارتا بێنیان هەر بارێکی ترە کللتوری کوردی خۆیان بیر نەچێتەوە بتوانن بە هەر شتێک بێت کللتورەکەیان پیشان بدەن. ئێمە شیوادارین کاری باشتری تۆ ببینین و لە فیستیڤالە جیهانەکانە کاری تۆ ببینین. خۆشحاڵ بژێن ئەمە شەڕ چاودڵم بۆ شەڕ زۆر سپاس کاتێکی خۆش بۆ ئێوە بژین.